چۆنی؟ هەلو باشی برا ساعتت کووە؟ بەڕێزی سەلامەتی سوپاس. ئاها بەڕێزە تو مدیری شرافی هەولێرەی وەنیە؟ بەڵێ بەڕێ لە سەرپەرشتیارانی ئەوەی هەولێرەی وەنیە؟ ئیدارەی بەڵێ بەڕێزم. مامۆستا لەو ڕۆژانانگۆ کۆبنەوەیەکتان کردێ لەگە مامۆستایەکان سەرپەرشتیاران. بەڵێ بەڕێز. قسەی استرزازی مامۆستاتان کردیە و بە زمانەشی تون قسەتان کردیە. دەکرێتن ئەتوو داوا بکەی بڵێ سەیری ڕسمەکە کوێن چەند کەس بایکۆتی کردیە تەسویریان بکەن ناوەکان مام دەنێ؟ قەت بووە ئەخبارە لە کوێنە چیوانی ئاسپاساسی بوونە بەدوا چونتان نەکرد ئەم ناوم قادر نادرا ئەم ناوم قادر نادرا نەخێر بەڕێزم. یعنی ئەی مامۆستا یەکێکتان ناوی شەعلانە چێیە؟ ئەندامی ناوچەی پارتیە چ دەکا لەو کۆبنەوەی لەگەرتان بەشدارە؟ نە مامۆستایە نە سەرپەرشتیارە. بەڵێ هان چ دەکا لەو کۆبنەوەی لەگەرتاندا؟ بەڕێزم ئەو موازفی پەروەردەی گشتیە. مۆزەفیش بیخۆ لەگەل مدیر عامی هاتیە برای بەڕێزم لەگەل مدیر عامی هاتیە. ئەخە چ پلەی مشارەکەی هەبووە مامۆستا؟ چ پلەیەکی مشارەکەی هەبووە؟ لەگەل مدیر عامی هاتیە برای بەڕێزم لەگەل بەس ئەو ئەندامی لقی مامۆستایانی پارتیە، هیچ ڕەبتی بە ئەوە نییە. ئەوە کۆبنەوەکی سەرپەرشتیارەکان بووە، هاتیە لەوێن دەردانیشتێ وەکو نازان بڵێم چ، یعنی ئەوە کو دەکرێت مامۆستان گوت تەربیەی وڵاتێک بەڕێوە دەبن وایەیان نا؟ دەبی پەروەردە لە سەروی هەموو شتۆکۆ بێ کو دەکرێەوە کاری نایاسایی بکەن. یعنی ئەم ڕسمەکانم لەکنە مامۆستا وەنیە؟ یانیانگۆ دەبی ڕێز لە پەروەردە بگرن خەڵکانێک لە ناوچەی پارتی دەوام دەکات بە چه حەقێک دێتن دادەنیشی لە ئاستی ئێوە دەبێت. دوو مامۆستا چۆن دەکرێت لە ڕسمەکان ئەنگۆ تاقیق بکەن چێ چوە دەرێ و بە زمانەشی زۆر توندیش لەگەر ئەو مامۆستایانە قسەتان کردیە؟ بەڕێزم غەڵەت ئێمە تون بە قسەمان لەگەل کەس نەکردیە. ئەی بۆ هەموو مامۆستایە چوە دەر چیتە دەرێ؟ قسەکردن سیفەتی منیە، سیفەتی منیە. ئەی بۆ هەموو مامۆستایە چ بوونە دەرێ مامۆستا؟ مامۆستا چونە دەرێ ئازادن، مامۆستا بچنە دەرێ لە هەموو کۆبوونەوەیەک ئازادن، خەڵک بچتە دەرێ ئاساییە. مامۆستا دیکۆی چییە؟ بە دووادا چون لەو شتانە نەکرا بە غەڵەت ئەو معلوماتەی وەرگرتێ غەڵەتە. نەنەم دڵنیام ڕاستە مامۆستا. مامۆستا غەڵەتە، دەڵێم دڵنیام غەڵەتە. مامۆستا تو ڕێی چییە ئەگەر مامۆستا ئەتوو لە سیفەتی مەنیە کاکە بە دووادا چون لەو شتانە بکەین. بەس کو کادیرێکی پارتی دیموکراتی کوردستان دەینە ناو کۆبوونەوەیەک لەسەر سەرپەرشتیاران کە هیچ ڕەبتە چی پێ نییە مامۆستا، هیچ ڕەبتە چی پێ نییە. بە چ حەقێک دەیهێنن؟ ئەنگۆ تەربیەی وڵاتەکەن، دەبی نمونەی هەرە باڵا پیشان بدەن. بۆ کادیری حزبی دەینە ژۆرێ؟ کاکە دەتوانی پرسیاریا و مدیر عامی بکەی، پرسیاری من مەکە لەگەل مدیر عامی هاتیە. باشە مامۆستا تو ڕێی چی لەسەر بایکۆت؟ دوایین پرسیار مامۆستا حەق خۆی نییە خوبمان بایکۆت بکەیان داوای موچەی بکە خۆ پیشاندان بکە؟ کاکە ئەوە داوای ئەو پرسیارە لە من مەکە. بۆ تو بەشەشی لە پەروەردەی ئەو پرسیارە لە من نەکە، بڕە بەبێ زەحمەت. خواحافیز. باش خواحافیز بی.